بینەرانی عزیزی بەرنامەی بەکراوەیی ئەم کاتتان باش. تەوەری ئەم جارەی بەکراوەیی تایبەت دەبێت بە تاوتوێکردنی دوایین ڕوودا و پێشاتەکانی چەند ڕۆژی ڕابردووی شاری هەولێر کە لە خۆپیشاندانێکدا لە بەردەم تەلاری پارلەمانی کوردستان وەک کاردانەوەیەک بەرامبەر بڵاوکردنەوەی بابەتێکی گۆڤاری چرپە سەرنجام سوتاندنی یانەیەکی خێزانی و چەند فرۆشگایەکی مەیفرۆشتن و دەستگیرکردنی چەندین کەسی لێکەوتەوە و تا ئامادەکردنی ئەم بەرنمەیەش دەستگیرکردنی بەشداربووانی خۆپیشاندانەکە بەردەوامە. ئەم ئەڵلقەیەی بەرنامەی بەکراوەیی تایبەت دەکەین بۆ تاوتوێکردنی ئەو ڕووداوە و پەیوەندی ئەو ڕووداوە بە ڕکابەری نێوان هێزەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بەگشتی سەرباری تاوتوێکردنی ئەو ڕووداوە لە نێوان هەژمونی ئیسلامی سیاسی و هاوکات ئەگەری لاوازبوونی دەستگاکانی پۆلیس و ئاسایش لە بەردەم تووڕەبوونی خۆپیشاندەراندا سەرباری تاوتوێکردنی ئەو ڕوانینە کە هەندێک لە چاودێرانی سیاسی بە دووری نازانن لە پشتی ئەو ڕووداوانەوە سیناریۆیەکی پێشوەختە لەلایەن دەسەڵاتەوە گەڵاڵە کرابێت بۆ ئەوەی بکرێتە هەلێک بۆ لێدان لە ئازادی ڕۆژنامەنووسی هەروەک چۆن پاساوی ئەو بۆچوونەشیان بۆ لێدوانەکەی چەند ڕۆژی ڕابردووی سەرۆکی حکوومەتی هەرێم دەگەڕێننەوە کە ڕایگەیاندبوو چیتر ڕێگا نادەین هێڵە سوورەکان ببەزێندرێن. بەڵێ بینەرانی عزیز وەکو لە پێشەکی بەرنمەکە ئاماژەم پێکرد بەرنامەی ئەم جارەی بەکراوەیی تایبەتە با قسەکردن لەسەر ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی شاری هەولێر بۆ ئەم بەرنمەیەش میوانداری هەریەکە لە مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستانمان کردووە هەروەها کاک فازڵ بەشارەتی پارلەمانتاری کوردستان دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر مامۆستای زانکۆش لەگەڵمان دەبێت بۆ ئەم بەرنمەیە. بەڵێ میوانی چوارەمیشم کاک نەریمان عەبدوڵڵایە ئەندامی لیژنەی ئاسایش و ناوخۆ ئەنجومەنە خۆشیەکان لە پارلەمانی کوردستان. بەخێراتنی هەمووتان دەکەم و بەخێراتنی ئەو خوێندکارانەش دەکەم کە ئەرکیان کێشا و لە بەرنمەکە ئامادە بوون. بەڵێ مامۆستا بۆ پرسیاری دەستپێکی بەرنمەکە دێمە لای تۆ لە خۆپیشاندانی چەند ڕۆژی ڕابردوودا هەندێک چاودێری سیاسی و بەشێک لە کارکتەرە سیاسیەکانی ناو دەسەڵاتیش ڕایان وابوو کە ئەم مەسلەیە یاخود ئەم ڕووداوە لایەنە ئیسلامیەکان یاخود دەستی ئەوانی لە پشتەوەیە ئێوە چیاڵەن بۆ ئەم مەسلەیە؟ بناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس کاک گێدگەر. تەمان قسەکردن لەسەر خۆپیشاندانەکانی هەولێر خۆپیشاندانەکانی بەردەم پەرلەمان پێویستە بگەڕێنەوە سەرەتاکە ینی سەرەتای سەرهەڵدانی خۆپیشاندانەکان بە بڕوای بنوە بە بڕوای تەوان زۆرینەی هەر زۆری چاودێرانیش کە لەم ڕۆژانە قسەیان کردووە لە ناو میلەتێکی زۆرینەی هەرە زۆر موسڵماندا کاتێک کە سوکایەتی بە مقدسات و بە پیرۆزیەکانیان نەکرێ لەسەر چلاپەڕی گۆڤار و ڕۆژنامەیەک بێ لە کۆمەڵێک ڤیستیڤالیش کە لەو ڕۆژانی پێش و لە هەندێک لە ڤیستیڤالی ڕسمی کە ڕوویدا شتێکی چاوەڕوان کراوە ینی کە نیگەرانی خەڵک وە هەژمونی تووڕەی خەڵک بتەقێتەوە و لە پێشەنگیشیانتەوە مامۆستایانی ئاینی کە ڕابەر و پێشەنگی میلەتن و پێشڕەوی خەڵکن لەو ڕۆک و مامۆستایانی ئاینی هەڵبەتە کۆمەڵی مقدماتی باشە و بۆ ئەو ڕووداوانە بەڵام بەداخەوە خۆپیشاندانەکەی پەرلەمانتەمەن کۆمەڵێک تەخریبات و وێرانکاری تێدا کەوتەوە کە پێم وایە هێزە ئیسلامیەکان و زۆرینەی هێزەکانی کەش ئیدانیان کرد. قسەکردن لە سەریا لە هەرچە من بە شێوەیەکی ڕسمی نەمبیستووە کە بە فەرمیلانە ئیسلامیەکان تاوانبار کراون بەڵام ئەگەر قسە لەسەر ئەوە هەبێ بەڕاستی پێویستە ئەمە ینی ئەمە بەر لەوەی کە بە فەرمی قسە لەسەرەوە بکرێت ئیسلامیەکان تاوانبارن یا تاوانبارن یا هەر هێزە سیاسی ئیسلامیەکان پێویستە ئەمەدانی وەکو جارێکەش ئەڵێن ئێمە هەمیشە گرفتمان لە هەرێمی کوردستان ئەوەیە کە بڕیاری پێشوەخت یا حکمی مسبقە لەسەر ڕووداوەکان بەداخەوە ئێمە ئەم ڕووداوە و باقی ڕووداوەکانی چەند ساڵانی ڕابردوو شتێکیان فێرکردوون کە ئێمە حکمی پێشوەختە دەین بەر لەوەی کە ئێمە دامەزراوەیەکی قەزاییمان هەیە لە هەرێمی کوردستان دادگامان هەیە بە فڕۆ وایە بەڕاستی ناوەندەکانی تایبەت بەو قەزیانە لێ کۆڵینەوە بکەن و دەرەنجامی دروست بخەنە ڕوو پاشان ئەو دەستانە دیاری بکەن کە لە پشتی ڕووداوەکان و لەوەش گرنگترەوەی کە ئیجراعات بکرێت بۆی ئەم ڕووداوانە دووبارە نەبنەوە بۆیە بە بڕوای من قسەکردن لەسەر تاوانبارکردنی هەر لایەنێک لەو ڕۆوە هەم حکومێکی پێشوەختە و هەم کارێکی هەڵە و مەترسیداری شەکە ئێمە بم شێوەیە بەردەوام بین بەڵام بۆ ئیسلامیەکان کارێکی سروشتیە ینی کارێکی سروشتیە کە لە خەڵکی تر نیگەرانتر ببن لە چاوهێزە ئەڵمانیەکان لەمەڕ ئەو سوکایەتی و بێڕێزیانەی کە بەدین دەکرێت بۆ پێیکەوان هێزی ئیسلامین و هەڵگری با بڵێنیانەوەی کە خەڵکێکی تر لە دەرەوەی خۆمانە لە هێزی دینین و مهتەمن بە ئاین و بە پیرۆزیەکانی ئاین سەبارەت بە بەشداربوونی لایەنە ئیسلامیەکان لەو گردبوونەوانە بۆ نمونە ئێمە شتێکی ئاساییە ئەبێ بکەین بە دوو بەش تەمان جارێ هێزی سیاسی بەشدارکردنی ئەبێ بە بڕیاری سیاسی بێ ینی بڕیارێکی سیاسی ئەمە نییە بۆ بەشداربوون لەو خۆپیشاندانە بەڵام
قسە لەسەر ئەندام و لایەنگر و دۆستە ئەندامێتی لە هێزە ئیسلامیەکان و لە باقی هێزەکانی کەش بەندایەتی نییە ئەندامێتی ئەو خەڵکە ئیلتیزامێکیان بەو هێزانەوە هەیە بەڵام ڕەنگە زۆرێک لە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی خەڵکی تری یعنی حتا تیاراتی ئیسلامی کە سیاسینین و تەوژمی ئیسلامین ڕەنگەوەکو عاتفەی دینی بەشدار بوو بن لەو خۆپیشاندانەوەش کارێکی سروشتیە بەڵام ئەگەر ئیعازێکی سیاسی بێ بۆ بەشداریکردن ئەو پێویستە لەسەری بوەستین کە نەبووە یەک دوو ئەو وێنە و ڤیددیۆیانە کە ئێمە دوو ئەندام پەرلەمانمان لەگەڵن لێرە ڕوونن یعنی تەخریبات و وێرانکاریەکە لە بەردەم پەرلەمان ڕوونەوە بە ئاشکرا دیارە پێویستیانی لەسەریان بۆستی و خەڵکانە بناسرێنەوە. بەڵێ ئەی سەبارەت بە ئەم مەسەلەیە و هەژمونی ئیسلامی سیاسی بە تایبەت لە ناو شاری هەولێر ئایا هەژمونونەکە بەو شێوەیە کە بتوانێت بۆ نمونە حزبە ئیسلامیەکان بتوانن شەقامیش بجوڵێنن یاخود ئەمە گەڕێتەوە بۆ شتێکی خۆڕسکە و خەڵکەکە خۆیان پێڵ دوو شت لێک جیا بکەینەوە گرنگە یەکەم هەژمونی ئیسلامیەکان لە ئێستادا تەبەن بەرەو پێشچوون و بەرزبوونەوەی کێوی ئیسلامیەکان بەڕوونی دیارە لە هەرێمی کوردستانەوە انتخاباتەکەمان ئەوان پێڵەوە کارێکی سروشتیە دووهەم ئەم قەزیەک نیە پەیوەست بێ بە ئیسلامیەکان و قۆرغ بکرێت لە هێزە ئیسلامیەکاندا ئەم مەسلەیەکی دینیە زۆرینەی هەرە زۆری خەڵک موسڵمانە ڕەنگە لە ناو هێزە ئەلمانیەکاندا خەڵکێکەوێ بەمەنی گەران بوو بێ و ڕەنگە بەشدار بوو بن لەم خۆپیشاندانە ئەمە کارێکی سروشتیە مادام ئەمە سوکاتی بۆ بە مقدسات و پیرۆزیەکانی زۆرینەی هەرە زۆری میلەت بۆیە هەژمونونەکە هەژمونی میلەتە کە میلەتێکی موسڵمانە. بەڵێ زۆر سپاس کاک فازل دێمە لای تۆ هەندێک ڕایان وایە کە ئەوەی لە شاری هەولێر ڕوویدا سیناریۆیەکە و ڕێکخراوێکی کوردستانیش بۆ داکۆکی لە ئازادی دەڵێت کە ئەوەی ڕوویداوە جێبەجێکردنی نەخشەی سیناریۆیەکی سیاسی و یاریەکی داڕێژراوی دەسەڵاتدارانە. بەناوی خۆی گەورە منیش ئومێد دەکەم بتوانم حقیقەتی وەزعەکە ئیشارەت پێ بدەم بۆ ڕایگشتی و خەڵکی کوردستان. یەکێک لەو خاڵانەی کە ئێمە هەمیشە وەکو کورد بە عام گرفتارینی بە ترسێکی زۆر گەورەوە بەلای ڕاستیا دەچین بە ترسەوە بەلای دەچین یان دەستنیشانکردنی ڕاستیەکان ئەوەی کە زۆر جار ئێمە وەکو لایەنی سیاسی وەکو خەڵکە ڕۆشنبیریەکان وەکو حتا ڕاگەیاندنەکانیش کە زۆربەی کات دەبینین بەڕاستیەکەی زیاتر ئینتیمای بۆ بەرژەوەندیە تایبەتەکانی خۆی هەیە تا دەرخستنی ڕاستیەکان. لەبەرەوەی ئەم وەزعی یعنی ئەم قسەی کە ئێستاکێ باز دەکرێت لە ڕووداوەکەی ساڵی پاری زاخۆیش هەمان وترایەوە یان هەمان قسە وترایەوە کە ئەلاساس ئەوە دەستی دەسڵات و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانی لە پشتەوە بوو. پێم وایە هەموو لایەنە سیاسیەکان لە کوردستان هەر یەکە مێژوویەکمان هەیە مێژووی سیاسی خۆمانمان چۆن تێپەڕاندەوە و چۆن لاپەڕەکانی مێژوومان تێپەڕاندووە لە تۆمارکردنی هەڵوێستی سیاسی خۆمان لە دەستکەوتە سیاسیەکانی خۆمان بۆ خەڵکی کوردستان و بەرەنگاربوونەوەی لایەنی سیاسی لەگەڵ ئێستای دەسڵاتیش کە دەسڵاتیش ئێستاکێ بریتی بووە لە هەموو جار کە تیکرار دەکرێتەوە کە حیزبی دەسڵات پارتی و یەکێتیە. ئەمانە زۆربەی کات ڕاستیەکانیان با بڵین حقیقەتەکان لە ئێمە ون دەکا و لە خەڵکی کوردستانیشی ونەکە. من نازانم یعنی کەسێک کە خۆی دەسڵات بێ زۆر مەطلەبی بێ هێمنی و پێکەوە ژیان و ئازادی تاک و ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی سیاسی و ئازادی ئەحزاب لەم کوردستانە هەبێ بۆچی ئەبێ دەستی هەبێت لە تێکدان و لە نانەوەی گێژاوێک کەوا لە هەموو ڕوویەکەوە ببێتە عیبدارکردنی دەسڵاتی سیاسی لایەنی سیاسی دەسڵاتی حکومڕان لە هەرێمی کوردستانە. بۆیە من ئەمە ئەگەڕمەوە بۆ ئەو خەڵکانە جا خەڵکی زیرەکی ناو ئەو من لەگەڵ داوای لێبوردنم بە حقیقت نابێ ئێمە هەموو حرکاتێک ناوبرین خۆپیشاندان ئەبێ خۆپیشاندان ئەو خۆپیشاندانە بێکەوە بە شێوەیەکی یاساییانە بە شێوەیەکی دەستوریانە هاتووە دەرفەتی خۆپیشاندانی وەرگرتۆ بۆ مەطلبێکی تایبەتی خۆی نەکابرا بێ ئاژاوە گێڕی وڵات دوێران کا سیمەی وڵاتێک بدا تۆمی بڵی ئاژاوە گێڕی فەوزا نەگناوی بنی لێرە بە حقیقت ئێمە زوڵم لەو خەڵکانش دەکەین کەوا بۆ مەبەستێکی دیاریکراو و بۆ مافێکی ڕەوا و بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان دێنە دەڕژێنە سەرجادۆ. کاک فازڵ قسە لەسەر مەسەلەی مۆڵەتیش دەکەین بەڵام وەڵامی تۆ بۆ کەسانە چییە کە دەڵێن ئەمە سیناریۆیەکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە؟
پێم وایە هەموو ڕووداوەکان و ئەمەی ڕۆژی هەشتی پێنجیش هیچ کەسێک ناتوانێت حقیقەتەکان ون بکە، هیچ کەسێک ناتوانێت حقیقەتەکان ون بکە، چونکە زۆر ئەدیلە کەوتۆتە دەست لایەنە ئەمنیەکان لە ڕۆژی هەشتی پێنج کە لە هەولێر ڕوویداوە. و ئەو خەڵکانەیش ئێمە ئەگەر کاکە یادگار ئەگەر وەکو پێشتر ئیشارەتم پێدا نەمانەوێ حقیقەتەکان ونکەین، بەڕاستی دەتوانم بڵێم لەسەر تاسەری کوردستانە دەتوانی پەنجە بخەیتە سەر هەر تاکو لایەنێک ئەمە سەر بە کام لایەنە. من و ئەمە باوەڕی ینی قەناعەتی شەخصی خۆمە زۆر بەدەگمەن خەڵکی بێلایەن لەم هەرێمی کوردستانە هەیە، زۆر بەدەگمەن خەڵکی بێلایەن هەیە و پێشم وایە بێلایەنەکە لەوانەیە خەڵکی خۆی لای خۆی بە بێلایەن بزانێ، بەڵام لایەنە سیاسەکان خۆیان بە خاوەنی دەزانن. کەواتە گەر وەکو خۆ دوتە دەست بخەینە سەر ڕاستیەکان کێن ئەو لایەنانەی کە لە پشت ئەم مەسەلەیەوەن وەکو خۆ دوتت بەدەگمەن بێلایەنی تایە. من ئەوە ئەگەڕمەوە بۆ دادگا و هێزە ئەمنیەکان لە کاتی کەشفکردن و دەرخستنی ئەو ئەدیلانەی کەوا لە ناو خۆپیشاندەرانە دەستی هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان لە هەولێری پایتەخت و لەبەر دەرگای پەرلەمانی کوردستان کەوتۆ. چونکە بەڕاستی من یەک پێم خۆشەیەک نقطە ئیشارەت پێ بدەم بە بڕوای من و پێم وایە بە بڕوای زۆر خەڵکی کوردستان زۆر دەمێکە لە کوردستان ژانی ئەوە ئەگیرێکەوە ئاژاوەیەک لە هەولێری پایتەخت لەدایک ببێ، بەڵام چۆن سەبەب ئەوانەی ئەم ژانە ئەیانگرێ واللهی ئەوەی بە تەحدیدی قسم بۆ من ئەدانیی لێرا دەست ناخەمە ئەوەی کە زۆر کێشەیەتی لە هەولێر کێشە نییە، ئەو کەسانن کە زۆر کێشیانەیە لە هەولێر کێشە نییە، چونکە ئەوەی کە لە هەولێر ڕوویدا لەسەر چی ڕوویدا ئەگەرە کوشەوی ڕابردوو یان لە زۆربەی چاودێرانی سیاسی لە زۆربەی خەڵکە ڕۆشنبیرەکانی کوردستان لە زۆربەی زۆری مامۆستایانی ئاینی لە خودبەی ڕۆژی هەینی ڕۆژی ڕابردوو کە ئیشارەتیان پێدا ئەمە زوڵمێکی بێحەد و بێسنوور بوو لە خەڵکی کوردستان و لە ئیدارەی کوردستان و لە ڕابردووی خەڵکی کوردستان و لە هەولێری پایتەختیش کرا. ئەم جملەیەتەواوکەم چونکە بەڕاستی ئەوەی کە لە هەولێر ڕوویدا پێش ئەوەی ئەو خەڵکە زۆربەی زۆری هەر بزانێ یەکەم کەس سەرۆکی حکوومەت و دەستگا ئەمنیەکان هاتنە سەرخەت و ئیجراعاتیان ڕاگەیان ئیجراعاتیان کرد ئەگەرەکو لەسەر ئەو وەزعە کە وەزعێکی زۆر قێزەونە پێمانی هیچ کەسێک لە کوردستان حتا غیرە دیانەتەکانیش بە حکمی ئەو پێکەوە ژیانی خەڵکی کوردستان لەگەڵ یەکتر هەتا وەکو ئێستا خەڵکە غیرە دینیەکان نەهاتون زڵم لە دیانەتی ئێمە بکەن وەکو ئیسلام کە خەڵکی کوردستان میلەتێکی بسڵمانی لەو کاتەوەی دروست بووە نەگلایانی ئیسلامیەتی لە وڵاتی ئێمە دروست کردبێت لەبەر ئەوەی بەڕاستیەکەی ئەوەی کە دروست کرا جگە لەوەی مخەتەت بوو بەرنامەیەکی بۆ داڕێژراو بوو بۆ گەورەکردنی فەوزایەک بۆ ونکردنی کۆمەڵێک حرەکاتی خەڵکی تر لە دەرەوەی کوردستان و لە ناو کوردستان کە ئەکرێ هیچێکی تر نیە. کاک فازڵ زۆر بە کورتی وەڵامم بیتەوە وەکو دەزانین لە شاری هەولێر بە حکمی موقعەکەی و ئەو لایەن و نوێنەرایەتی وڵاتان کە تایدا هەمیشە ئیجراعاتێکی زۆر تون دەگیرێتە بەرامبەر هەر گربوونەوە خۆپیشاندانێک، بەڵام ئەم خۆپیشاندانە زۆر بە ئاسانی یاخود با بڵێن ئەم گردبوونەوەی زۆر بە ئاسانی بڵین دروست بوو هێرشەکان زۆر لە ناکاو ئەنجام دران زۆر بە کورتی وەڵامم بیتەوە سەبەبی ئەمە بۆچیە گیاڕیتەوە پێدا ئەوە ممکن نییە شتێکی لا ئیرادی بوو بێ دروست بوو بێ، بەڵام ئەگەڕێمەوە سەر ئەو قسەی جەنابەت کە ئەڵەی لە هەولێر زیاتر ئیجراعات لەبەر ئەگیرێ بەڕاستی دەسڵات لەسەر تاسەری کوردستان دەسڵاتە، بەڵام تایبەتمەندی هەولێری پایتەخت کە چەندین قوسڵخانەی وڵاتانی بیانی تێدایە چەندین چاودێری سیاسی تێدایە و کۆمەڵێ دەستگا و دامەزراوەی گرنگی ئەم هەرێمە کە ئیلاقەی بە هەموو تاکێکی خەڵکی کوردستانەوە هەیە تێدایە پێویستە بەڕاستی تایبەتمەندی هەولێر بپارێزێ پارێزگاریەکەی بۆ تایبەتمەندی خەڵکی کوردستانە نەک بۆ لایەنێکی معەن. بەڵێ دکتۆر دێمە لای تۆ سەبارەت بەو دوو پرسیارەی کە لە مامۆستا ڕێبوار و کاک فازڵ لێم کرد لایەنی هەژمونی ئیسلامی سیاسی لە شاری هەولێر و لە کوردستان بەگشتی تا چەند لە پشتی ئەم مەسەلەیەوە کە هەندێک جار لایەنە ئیسلامیەکان تۆمەتبار دەکرێن و ئایا مەسەلەی ئەوەی کە ئەمە سیناریۆیەک بێت لەلایەن دەسەڵاتەوە تا چەند ڕێی تێدەچێت و تا چەند ئەمە شتێکی ڕەوایە. ئێمە لێرە ناتوانین نە پارێزەری کەس بین نە حاکم بین لەسەر و ئیجراعاتانی کراوە یان کێ کردوێتی یان یاسا چۆن مامەڵە لەگەڵەوە ناکە، بەڵام ئێمە بێ لە سەرەتا بڵین دەبوو داواکاری گشتی پێش سەرۆکی حکومەت پێش زانایانی ئاینی پێش خۆپیشاندەر پێش خەڵکی موسڵمان تحریکی داوای لەسەرم قەزیە بکردایە، چونکە ئیشی داواکاری گشتی نظامی عامە پارێزێ ئادابی عامە پارێزێ مەسالیحی عامە پارێزێ بەرژەوەندی و کەرامەتی ئینسانە پارێزێ و سەروەری وڵاتەکە پارێزێ تا ئێستا داواکاری گشتی لەسەر مەوزوعە تحریکی داوای نەکردووە. دووهەم
کەم تەرخەمی میدیاکان بوو کاتێک کە سەرۆکی حکوومەت چوو بۆ چارەسەرکردنی ئەمە لە مزگەوتی سەواف غێری کەناڵی سپێدە و پەیام بە دەسەڵاتدارەکانی ناوحکوومەتیشەوە هیچ کەناڵێکیان لێوێ نەبوون بۆیە بەشێکی زۆری خەڵک چارەسەری کێشەکەیان نەدی نەیان بینی کە حکوومەت توانی ئەوە بکە بەشێکی دووهەمی ئەو بوو کە حکوومەت توانی چارەسەری کە بۆیە تەنانەت ئیسیهدافی حکوومەتیش کرا جا حکوومەت بەمە بەخۆی زانیوە بەخۆی نەزانیوە سەرۆکی حکوومەت بەخۆی زانیوە بەخۆی نەزانیوە لێرەوە ئەو سیناریوانەوەکو گومان دروستە بن کە ئەم سەروەریەی سەرۆکی حکوومەت لەم کاتە قەیراناوی ئێمە لەگەڵ بەغا و ناوچەکە و دەرەوەیە لێدانی خۆیەتی اینجا و لێدانە عیلاقی بەلانەی ناو هێزێکەوە یا پەیوەندی بە ناو هێزەکانی کوردستانەوە هەیە پەیوەندی بە ناو بارودۆخەکانی کوردستانەوە هەیە ئەو بەڕاستی بێ و دەستگانە لی بکۆڵنەوە و لەسەری بوەستن یەکێکی تر لەوانە تێنەگەشتنی ئێمە لە یاساکان و مامەڵە نەکردنە بە یاسا و سەروەرنەکردنی یاسایە چونکە تازە بە تازەیان باسی پرۆژه یاسای ترەکەن لە کاتێکە ئەگەر تەنیا سێری یاسای کاری ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 بکەین لە مادەی نوێە کۆی ئەو برگانەی تایەتی ئەو سوکاتی ئەگرێتەوە یعنی لە مادەی یەکاڵێ ئەوەی کە ڕق و حقت لەناو خەڵکا بچێنێ لە بڕگەی دواڵێ ئەوەی کە سوکاتی بە ئاینەکان و معبیر و باوەڕ و شاعیریان بکە لە بڕگەی سێڵێەوەی ئیهانە بە مقدسات و بە باسکردن لە یاسایەکی تر لە پایزیایە هیچ نییە مەوزوعێک نییە اینجا لە مادەی یانزەیە ئەڵێ گەشتێ لە دەروی هەریمیش بڵاو کرایەوە بەڵام بە تاوان ناسرابوو لە هەرێمە با لە کەناڵێکی دەریشەوە بوو بێ ئەگەر کەناڵێکی ناوخۆ بڵاوی کردەوە هەمان بەرپرسیارەتی یاسایی بەرامبەر و تاوانە هەیە کە بڵاوی کردوێتەوە یعنی تەنیا گەسەری یاسای ڕۆژنامەگەری کوردستان بکەین کە ئیسامە پێمان وایە ئەمە قەیرانی یاسا بووە یاسانە بۆی ئەمە ڕوویا ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەمە دیزە بە دەرخۆنەکردنی یاساکانە سوکایەتیکردنی بە یاساکانە سوکایەتیکردنە بە ئیرادەی خەڵکی کوردستان حاڵەتێکی ترە گەڕێتەوە بۆ ئەوەی کە لە وڵاتەیە بێمتمانەیەکی گەورە دروست بووە ڕقێکی گەوریان دروست کردو ئەم هێزە سیاسیانە ئەم هێزە سیاسیانە بەردەوام قەیران دروست دەکەن بۆی قەیرانی پێچارە سەرکەن لە جیاتی بێن ئیداری قەیران بکەن ئیداری ئەزمە بکەن بە ئەزمە ئیداری ئەزمە ئەکەن لە قەیرانێکەوەمان بن بۆ قەیرانێکی تر هێشتا باسی ئەوە ناکەن لەو نۆمادەیە کە لەگەڵ لایەنە عێراقیەکان کردویانە بە هیچ جۆرە نەباسی مادەی 140 تایە نەباسی کوردی تایە نەباسی کەرکووکی تایە نەباسی دەوڵەتی کوردی تایە یینەوە لە ناو خۆمان خەریکی خۆمان نەبین لا ئێمە ئەخیر جار ئەبێ خۆپشاندەر تاوان بارکەین بۆ دانایە گەڵێ لەوانە مەپرسەکە لە ناو خۆپشاندانەکان هۆکارەکەی چییە ئەوانە زۆربیان نازانن ئەوانەی لەسەر شەقامەکان وەستاون و ئەوانی تر بە بەردەمیان ئاڕۆن ئەوانە ئەزانن چونکە بەشێکی زۆری لەما بە عەفەویەت کە تێکەڵی ئەمە ئەبێ ناکرێت تۆ سوکایەتی پێ بکەی کەرامەتی هاوڵاتێکی کورد بۆ من لە کەرامەتی هەر قونسوڵێت و سەفارەتێک گەورەترە لە کەرامەتی هەر شتێ لە وڵاتەیە گەورەترە حورمەتی ئینسانی کورد لە هەر شتێکی تر گەورەترە بۆ ئێمە ناکرێ لە بەرەی قونسوڵخانە لە کەرکووک لە هەولێر هەیە ئیتر پێمان وایە بێت جوڵە نابێ لە هەولێر هەبێ ناڕەزایەتی نابێ هەبێ بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی کە من بە هیچ جۆرێ لەگەڵ ئەوە نیم و لەگەڵ ئەوە نابم کە خەڵک دەڕێت و موتیژیەوە کێشەکانیان چارەسەرکەن خەڵگە بێت لەڕێی دیبیتەوە ئەمانە چارەسەرکە بەڵام کە ئێمە لە ڕابردووە نەمانتوانیوە ئەمە بکەین نەمانتوانیوە یاسا سەروەرکەین نەمانتوانیوە بارەگای هێزەکان پارێزین نەمانتوانیوە عەبدولمسەور بەرزانی پارێزین نەمانتوانیوە سەردەر عوسمان پارێزین نەمانتوانیوە سۆرانی مام محەممەد پارێزین بە نەتیجە متمانەی ئێمە بە دەسەڵات و بە یاسا لاوازە بێ خەڵک پێی وانە ئەگەر شتێکی لێ قەوما یەکێک یاسایەک سەروەریەک دەوڵەتێک هەیە لی ئەپرسێتەوە بۆیە ئەبێ ئەمە ئەو دوڕیانە بێ ئێمە بڕیاری تیابین بڕیاری تیابین کە ئەبێ یاسا سەروەرکەین کە ئەبێ حرمەتی و کەرامەتی ئینسان پارێزراوکەین کە ئەبێ نابێ هەموو شتێکمان بە ئاشوب و بە شەرخ ئەوە بکەین نە ئەبێ خۆپشاندەر پەلاماری بارەگای گشتی هەر لایەنێ بە نە لە سلێمانی نە لە هەولێر نە لە کەرکووک نە لە دۆگ نە لە هەر شوێنێکی تر نە ئەبێ هێزە ئەمنیەکانیش ڕق ئەستورانە ڕوبەڕووی خۆپشاندەر بنەوە چونکە ئەگەر ئەوان نەزانن بۆچی لە خۆپشاندەران لە ناو خۆپشاندانان بەڵام ئەوانی ڕوبەڕوویانە بنەوە ئەزان بۆ ڕوبەڕوویانە بنەوە بۆیە دایم بەرپرسیارەتی لەسەر ئەوەیە کە ئەزانێ بەرپرسیارەتی زۆر لەسەر ئەوەیە کە نازانێت سپاس دکتۆر کاک نەریمان دێمە لای تۆ وەکو پارلەمانتارێک وەکو ئەندامی لیژنەیەکی پەیوەندیدار بەم مەسەلانەوە پێت وایە ئەوەی لە شاری هەولێر ڕوویدا بۆ ئەوە گەڕێتەوە کە لایەنە پەیوەندیدارەکان لایەنە ئەمنیە پەیوەندیدارەکان چۆن بڵێ کۆنتترۆلی شارەکەیان لەدەست داوە لە بەرامبەر ئەو کە گرتبوونەوانەی کە ئەنجامە درێت بەڵێ ئێمە کە هاتیینە سەر ئەوەی باس لە وەزعی هەرێمی کوردستان بکەین و سیستەمی حکومڕانی ئەبێ بخێنە بەردەم لێپرسینەوە و تاوتوێی ئەوە بکەین ئەم حکومڕانیە لە مێژووی کارکردنیە چۆن کاری کردووە و ئێمە بینەوە لێکدانەوەیەک بکەین بۆ ئەو ئاستەی کە لە ڕووی جێبەجێکردنی یاسا و ڕێزگرتن لە یاساوەوە بێلایەنی ئەو هێزانە تا چەند توانیوانە
بێلایەنانە کار بکەن مامۆسا هەندێک ئاماژەیدا بەو بابەتانە ئەمە پەیوەندی بە متمانەوە هەیە ئێمە تا چەند هێزەکانمان بێلایەنن تا چەند یاساین تا چەند کار بە یاسا ئەکەن تا چەند ڕێز لە یاساگرن تا چەند پەروەردە کراون بە فکری یاسایی و بە مهنە و بە شەرەفی مهنەکەیان ئێمە لێرە ئەگەڕێنەوە بۆ شێوەی پێکهاتی ئەو هێزانی کە جەنابەت باس کرد لەبەرەوە لە نەتیجە ئێمە لە تەعاملکردنی ئەم هێزانە گۆڕانکاری ڕوودەدا و ڕوودا و ڕوبەڕووبوونەوە دەبێ ئێمە ئەگەر بچینەوە سەر ئەساسی پێکهاتی هەر موئەسەسەیەک پێک دێت لەوەی کە چۆن تەختیتی بۆ دانراوە چۆن تەوجیه کراوە چۆن هەڵ ئەسوڕێنرێ و چۆن کاری پێدەکرێت بۆیە ئەگەر لە هەر ئەم چوار بابەتە ئێمە ئەم هێزانە لێک دێنەوە نەچوەتە قاڵبی چوارچێوەیەکی یاسایی کە لە ئاستێکی نێودەوڵەتی یان لە ئاستێکی یاساییە کاری خۆیان ئەنجامدا بێ بە شێوەیە کە جێگەی متمانە بێت لە ئەنجامدانی کارەکانیان لە تحقیقەکانیان لە ئیجرئاتەکانیان بۆیە کە دێتە سەر ئەوەی کە خۆپیشاندانێک ڕوودەدا خۆپیشاندان کۆمەڵی هۆکاری تایبەتی هەیە کۆمەڵی خەڵک هەیە پەیوەندی بە بابەتێکەوە هەیە کە هەست بەوە ئەکا غوبنێکی لێکراوە هەست بۆ ئەکا کە زوڵمێک ستەمێک یان مقدساتێکی یانەکو لایەنێکی فکری یان مافێکی پێشێل کراوە دێتە سەر جادا ئێمە بینەوە سەر ئەوەی کە ئەم هێزانە لە کاتی تەعاملکردنیانە چۆن کار ئەکەن چەندێک لەژێر هەژمونی حیزبدان لە کاتێکە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک حەزب هەن ئەگەر لە دەسەڵات بن ئەگەر لە دەرەوەی دەسەڵات بن ئێمە هەموو بەشدارین هەموو شەریکین لەم حکوومەتادا ڕاستە زۆری نەدەیباتەوە کە سیاسەتی بەرنامەکەی خۆی لە کاتی هەڵبژاردنە دەخاتە چوارچێوەی یاساییەوە کاری پێ دەکات بەڵام بەو مانایە نییە کە ئەبێ لایەنەکانی تر بە دەربن لەو بەرژەوەندیانەی کە لەو حکوومەتەدا هەیە بۆیە دێتەوە سەر ئەوەی کە تا چەند ئەو حکوومەتە توانێتی عەدالەت جێبەجێ بکە تا چەند توانێتی ڕێگە بە ئازادیەکان بدا و ڕێکی بخات تا چەند توانێتی مافەکان پارێزێت تا چۆن توانێتی گەندەڵی چارەسەر بکات تا چەند توانێتی مافی خەڵک مافی تاک و پێگەیاندنی فکری خەڵک کە لە نەتیجە کۆمەلگایەک دروست دەبێت کە هەمومان لەسەر پیرۆزیەکان ڕێک دەکەوین لەسەر بەرژەوەندە گشتەکان ڕێک دەکەوین بەڵێ بمبورە کاک فازل ئاماژەی بەوەدا لە قسەکانی وتی پێگەی هەولێر و بوونی ئەو هەموو نوێنەرایەتی وای کردووە کە ئیجراعاتی ئەمنی تند بەرامبەر هەر گردبوونەوەیەک یاخود هەر خۆپیشاندانێک بگرێتە بەر واتە پاساوی ئەو بۆ ئەو مەسلەیە ئەوەیە کە ئەو نوێنەرایەتیانە یاخود ئەو قونسوڵخانانە لە وڵاتانە هەن و هەولێر ڕووی کوردستانە لە دەرەوە ئایا ئەمە شەرعیەت ئەدات بەوەی کە بڵێن گردبوونەوە ئەنجام نەدرێت؟ نا بە هیچ شێوەیەک کە ئێمە باسی ئازادیەکانمان کرد باسی دیموکراتیمان کرد ئەبێ هیچ شتێک ڕێگری نەکات لە دەربڕینی ئازادیەکان و خستنە ڕووی خەڵک بۆ خواستەکانیان بە شێوەیەکی هێمنانە و ئاشتیانە و هەولێریش بەدەر نییە لە هەرێمی کوردستان پێم وایە هەر بستێ لە خاکی هەرێمی کوردستان گرنگی خۆی هەیە و دەبێت ڕێزی لێ بگیرێ و تایبەتمەندێتی خۆی هەیە ئەگەر تەنها سەبەبێک ئەوە بێکە قونسوڵخانەکانی لێ ئەوانە ئێمە حکومڕانی بۆ میلەتێکی خۆمان دەکەین حکومڕانی بۆ خەڵکی تر ناکەین ئێمە حکوومەتەکە ئەبێ حکوومەتی خەڵکی خۆمان بێ لەو چوارچێوەیە ئێمە تا چەند ئەتوانین کە مافەکانی خەڵکی خۆمان پارێزین پێم وایە ئەلەوێ ئێمە ئەتوانین ڕووی گەشی هەرێمەکەمان بە پایتەختەکەشمانەوە جوانکەی لە ئاسی نوێنەرەکانی نێودەوڵەتی و جیهانی لە هەرێمی کوردستان من پێم وایە ئەو خۆپیشاندانێک کە ڕوویداوە بەرەو ڕووی ئەوانە نەکراوەتەوە کە لەوێن یا لە خەڵکە نێودەوڵەتیەکان یا قۆنسوڵەکان یان سەفارەتخانەکان کە لەوێ بوون ئەمە لە ئەنجامی بەڵاوکردنەوەی بابەتێک بووە کە پەیوەندی بە دینی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە بە مقدساتیەوە هەیە پاشان دیتە سەر ئەوەی کە تۆ ئێمە باس لە گۆڤاری چرپە ئەکەین لەم بابەتە گۆڤاری چرپە هاتووە بابەتێکی نەقل کردووە کە لە 2010 بڵاو کراوەتەوە پێم وایە لە فەیسبوک و لە هینی شخصیشە بڵاو بۆ وەڵامێکیش بووە پاشان ئەم گۆڤارە دیێ نەقلی ئەکات و پاشان داواش ئەکا لە خەڵک بەدەنگ بێن من پێم سەیرە لە تەوقیتێکی سەرەکە دەڵێت بەبێ ڕەزامەندی منیش بووە بڵاوکردنەوەی بابەتەکە بەڵێ تەنانەت دڵش کات دەکەم لەو بابەتە دێت کە بڵاوی دەکاتەوە و داوا دەکات لە خەڵک کە بێن بێدەنگ نەبن لە ئاستی ئەم پێشێلکردنی مقدساتی زۆرینەی خەڵک لە کاتێکە من بۆ خۆم ئەو خۆپیشاندانە پێم وایە موبەڕێکی نەبوو ئەنجام بدرێ موبەڕێک نەبوو بۆ ئەنجامدانی لێرەوە ناتوانین قسە لەسەر سیناریۆ بکەین ئەوەی باز دەکرێت ئەو ڕایە دەڵێت ئەمە سیناریۆیەک بووە بەڵێ من دەدەمەوە بۆ ئەوەی کە باس پێشەکی باس لە سیناریۆ کرا
بۆیە گومان ئەمە ناتوانین بڕیار بدەین بەڵام گومانەکان وات پێداڵێ بۆچی ئەم گۆڤارە کە پێم وایە ئەوەندەی نزیکە لە دەسەڵاتە ئەوەندە لە کەسەوە نزیکتر نییە ئەم گۆڤارە وەکو باز دەکرێت پاشان خاوەنەکانیشی چەندین عدەدی تریان بڵاو کردوەوە لەسەر دینی ئیسلام و پیرۆزەکان و چاپێکوتنیان لەگەڵ مامۆستایانی ئاینی کردووە و دێت ئەو بابەتە نەقڵ دەکا ڕاستەوخۆ هەیەجانێک دروست دەبێت ڕاستەوخۆ شعور بریندارکردنێک دروست دەبێت من پێم وایە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەوە شعوری بریندار دەبێت ئەگەر یەکێتیەکی ئیسلامی بێ ئیسلام بێ یا پارتێکی ئیسلام بێ یا گۆڕانێکی ئیسلام بێ یان لایەن ئیسلامیەکانیش بن من پێم وایە لەبەرەوە مشتەرەکە خەڵکەکە ئێمە لە کورتی کاک نەریمان بە کورتی کەواتە ئەمە ئەو گومانە زیاتر بەهێز ناکە کە لایەنەکانی دەسەڵات لە پشتی ئەم مەسلەیەوە بن بە پشت بەستن بە قسەکانی زۆر بە کورتی من دەبمەوە بە خاڵێکی تر لە کاتێکە ئەو داواکارانەی کە مامۆستا بەڕێزەکان عەرزیان کردو و ناڕەزایان دەربڕی لەلایەن سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان و بەزیادەوە پێش جێبەجێکرا مبەڕێک نەماوە بۆ ئەنجامدانی لەبەرچی لەبەر ئەوە تەنانەت گرتنی سەرنووسەرەکەش لە کاتێکە ئەگەرەکو بە یاسای ڕۆژنامەنووسیش کاری لەگەڵکران نەبوو بگیرێ بۆیە تەجاوزی یاساش کرا لەبەر شعوری لە کاتێکە ئەمەش بۆ خۆی چوو قاڵبی یاسا پێشترکردنەوە و هەموو گۆڤارەکە داخرا لە کاتێکە ئەبوو پرەنسیپەکانی قانونی و ڕێگەچارەکە قانونەکانیشی بگرتایە پاشان بگەیشتاتە ئەوێەوە بە زیاتەوە ئەمە ئەنجام درراوە سیر لەوەدایە کە بۆ چەند ڕۆژێک دوای ئەوە کە گردبوونەوە ئەنجام دەدرێ لەلایەن پارێزگاری هەولێرەوە ڕێگە پێدەدرێ لە کاتێکە ئەگەرەک و هەر خۆپیشاندانەکەش بکرێ مەتاالبەکان بەرز دەکرێنەوە لە کاتێکە پارێزگار و وەزارەتە معنیەکانش هەر ئەوە دەکەن کە کراوەم پێم وایە کەمتریش لەوە دەکەن لەبەر تەجاوزی یاساش کرا بینەرانی عزیز گفتوگۆکەمان پاش ئەم پشووە بەرداوام دەبێت.